زۆر جار ناحەزان محاولەیان کردووە گومان دروستکەن بۆ مسلمانان لەسەر شەریعەتەکەی خوا. زۆر جار کاکە ئەم دەست بڕینەوە ناکرێ و زوڵمە و ستەمە و چۆن ئەبێت زەلامێک کەسێکی کوشتووە تازە ئەو مردووە چۆن ئەبێ یەکێکی تریش بکوژرێ. ئیتر طبعا بەم شێوازە خۆیان وادانن کە لە خوا نەعوذ بالله بەڕەحمترن و عاقڵترن و شەریعەتەکەی ئەوان و شەریعەتی یۆنان و فەڕەنسا و نازانم چی و چی ئەمانە لە شەریعەتی خوا باشترە. خوا پەنامەمدا. بەتەکید لەسەر هەر بابەتێک کە وتویانە عولەما و زانایانمان وەڵامیان داوەتەوە، لەسەر هەر بابەتێک کە قسەیان کردووە زانایانمان وەڵامیان داوەتەوە. دڵنیابن یەک مەسئلە نییە وەڵام نەدرابێتەوە. بۆ نمونە یعنی لەسەر مەسەلەی دەست بڕینەوە و لەسەر مەسەلەی جێبەجێکردنی حکمی حیرابە لە ئیسلامە کە حکمێکە بەسەر سزایەکە بەسەر ئەو کەسانە ئەدرێ کە جەردەیی ئەکەن کە ڕێگری ئەکەن کە خەڵق ئەکوژن بەسەر ئەوانە ئەدرێ. شەریعەتی ئیسلام یاسا و حکمی تایبەتی خۆی هەیە. لەسەر ئەوە بۆ نمونە زانایانمان وتویانە دەست لە ئیسلامە چوار جۆرە. زانایانمان وتویانە دەست چوار جۆرە. دەستی کابرایەکی کارایە ئیشکەرە لەناو کۆمەلگایە هیچ زەرەرێکی نییە بەڵکو سوودی بە کۆمەلگا هەیە وەکو ئەوانەی لە بازار ڕائیشەکەن وەکو ئەوانەی کە کارە کاسبی حەڵاڵەکەن. بەتەکید ئەو جۆرە دەستانە ئیسلام ماچیەکە. ئیسلام ڕێز لەو دەستە ئەگرێ. دەستێک هەیە جۆری دووەم دەستێکی بێتوانایە. کابرا پەکی کەوتووە ناتوانێت کەم ئەندامە ناتوانێت ئیش بکە. ئەم دەستە ئیسلام کۆمەکی ئەکا هاوکاری ئەکا. تەنانەت ئەگەر کافر مەسیحی بێت یەهودی بێت لە وڵات ئیسلامە بژێ ئیسلام هاوکاری ئەکا. کابرای ئەختیار بێتوانە یەهودی بوو ئیمام عومەر بینی سوالەکە. ئیمام عومەر زۆر عەجیبە وتی بۆ سوالەکەیت؟ وتی وەڵام من یەهودیم و ئەمانە. ئیمامی عومەر فەرمووی تۆ تا گەنج بووی ئێمە سەرانەمان لێ وەرەگرتی ئێستا پەکت کەوتووە پیر بوویتە بێلین دابمێنیت و سوال بکەیت لە بەیتولمال موچەیەکی بۆ بڕنەوە. ئەوە لە کات گەنجیە سەرانەیەدا بە دەوڵەتی ئیسلام. ئێستاش پێویستە دەوڵەتی ئیسلام بەخێوی کە. ئیسلام ئاوا ئەڕوانێتە شتەکان. دەستێکی تر براینە پێوترێت دەستی کەسێکی نەزان نازانێت ئیش بکا کابرا فێری ئیش نەبووە. لە وڵاتی ئیسلامە ئاسانکاری بۆ ئەکرێ فێری ئیش ئەکرێ زەمینی سازی بۆ ئەکرێ. دەوڵەتی ئیسلام واجبە لە سەرشانی نەیە کەسێک بێ ئیش بێ و کەسێ بێ موچە بێ و کەسێ لە برسا بمرێ. واجبە لە سەرشانی دەوڵەتی ئیسلام. دەستی چوارم خۆشەویستەکانم دەستی کەسێکی دزە گەندەڵە ڕێگرە پیاوکوژە. نابێ بیتێڵی ئەو دەستە. ئەبێ ئەو دەستە تەمبێ بکرێ. ئەبێ ئەو دەستە ببڕێ ڕێگری لێ بکرێ. مەسەلەکان ئاوایە. زانایانمان لە بواری ئەمانە هەمووی وەڵامیان داوەتەوە. بەڵام من قسەیەکی ترم هەیە خۆم بۆ خۆم. من ڕەئیم وایە هەر کەسێ لەوانە قسەیان کرد ئێوە یەک پرسیاریان لێ بکەن. ئەمە ئاسانترین مناقەشەیە. پێی بڵێ کاکە تۆ مسلمان یا کافری؟ پرسیاری لێ بکەن. یعنی ئەوانەی کە وا ئەڵێن لە تەلەڤیزۆن یان لە هەر شوێنێ تۆ هەراوە نەبڵێ بڵێ تۆ مسلمان یا کافری. ئەگەر وتی من مسلمانم بڵێ دەی کە مادام تۆ مسلمانی خوازانی مسلمان یعنی باوەڕت هەیە بەخوا و بە پێغەمبەری خوا و بە قورئان و بە سنەت و ئەمە خوا لە قورئانە وا ئەفەرمێ و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە سنەتە وا ئەفەرمێ و یعنی بۆت نییە ڤزە بکەی. خوا و پێغەمبەری خوا وا ئەفەرمێن. مادام تو ڕاستەکەی مسلمانی ئەبێ تەسلیمی خوا و پێغەمبەری خوا بی. ئەگینا ئەگەر مسلمان بی و تەسلیمی خوا و پێغەمبەری خوا نەبی معنی درۆکەی مسلمان نی. ئەگەر وتیشی مسلمان نیم دەی بڵێ کاکە با ئێمە دانشین جارێکان باسی خوا و پێغەمبەری خوا بکەین و ئەلەو مەوزوعە مناقەشەکەین. تو ئەگەر باوەڕت بەخوا نییە ئیتر بۆ مناقەشە بکەین بەزە وەڵا دەستی دزوا و نازانم جێندەر وا و نازانم ئەم شتانە خۆمانی پێوە هیلاکەکەین. هەتا بەیانی تۆ هەرچی بابەت هەیە ڕەدی بەدەرەوە و بۆی ڕوونکەرەوە ئەو کە باوەڕی بەخوا نەبێت دژایەتی خوا ئەکا دژایەتی پێغەمبەری خوا ئەکا صلی الله علیه وسلم. ئەوانە درۆکەن ئەو مۆزوعانیان کردۆتە بیان و ئەیان نەوێ کۆمەڵگای مسلمانان تێکدەن. مەسەلەکە ئەوەیە ئیتر مناقەشەی ناوێ مسلمان یا کافری. ئەگەر وتی کافرم بڵێ کاکە ئیتر تەواو تر باسی ئەوە ناکەین دەستی دزوا و جەندەر وا و
پیاو ئەبێ قوامەتی هەبێ یعنی خێزان ئەبێ پیاو سەرکردەی بکە و ئەبێ ژن و پیا ئەو مافەکانیانە لە ئیسلام و هەمووی دیاری کرد ئەم باسە زیادەیە ئەو کابرا باوەڕی نییە بە قورئان و بە سونەت ئێمە با بڕۆین باسی ئەوەی بۆ بکەین کە خوا هەیە یان نییە دوای ئەوە ئەگەر قەناعەتمان پێ کرد کە خوا هەیە ئەمجا خوا پێغەمبەرەکانی ناردووە یا نەی ناردووە ئەوەی بۆ ڕوونکەینەوە ئەمجا ئەم قورئانە کەلامی خوایە کەلامی خوا نییە ئەمجا پێغەمبەری خوایە پێغەمبەری خوا نییە ئەو مەوزوعی بۆ باسکەین ئەگینا قسەی تر زیادەیە ئەگەر وتیشی مسلمانم یەک دقە زیاتر وەلا قسە مەکە بڵێ کە مسلمانی ئەبێ ڕازی بی بە قورئان و سونەت ئیتر پێش مناقەشەی نابێ ئەم مەوزوعات با خۆمانشی پێوە عەزیەت نەدەین و کاتی خۆشمانی پێوە نەکوژین و من دەستخۆشی لە هەر کار بەدەستێک ئەەکەم لە هەر مەسئولێک ئەەکەم چۆن ئێمە لە کاتی گەندەڵیانە لە کاتی خراپەکانیانە ئێمە ئەڵێن گەندەڵی مەکەن خراپە مەکەن پارەی ئەم ملەتە مەخۆن مەیبەن لە بەنقەکانی وەکو قەزافی و کێوکێ لە بەنقەکانی ئەوروپایە بیشارنەوە دوای ئەوە کە خۆتانیان لادا پارەکانتانیش تەجمید کەن چۆن ئەم مەوزوعانە بۆ مسلمانان باسەکەین و ڕەخنە لە مەسئولەکانمان ئەگرین و ئەڵێن پیاو بن ئەڵێن دادپەروەر بن بۆی خوای تەعالا دەسڵات و مولکەکەتان زیادکە چۆن ئەو ڕەخنانیان لێگرین دەستخۆشیشیان لێەکەین ئەگەر مووقفێکی مەردانیان هەبێ ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان لە مووقفێکی مسلمانانەیە هات نەکایەوە و دەستیان کردە ئیسلاح و چاکسازی ئەماڵێن دەستان خۆش خوا پایەدارتان کە خواواتان پێ بکە کە دادپەروەر من لەم شوێنەوە هەموو جمعەیە گوتمە یا ڕەبی خوایە دەسڵاتدارانمان چاکەی ئیسلاحیانکەی دادپەروەریانکەی بەردەوام ئەو دوعایم کردووە حتا ئەو ڕۆژەش ئەچمە ناو قەبر دوعا بۆ هەموو کار بەدەستانی مسلمانەکەم خوا ئیسلاحیان کە خوا ئیسلاحی ئەوان کە گشتمان چاکە بین ئەگەر خوا نەخواستیش ئەوان گەندەڵ بن و خراپە بن و حەز لە فەساد بکەن و وەڵا پەرە بە جەندەر بدەن و پەرە نازان بە چی بدەن وەڵڵاهی برا زۆر خەتەرە بێ زۆر خەتەرە بێ خوای تەعالا ئیسلاحمان بکە